ئۆه ئاوی ئامون و تونی باباچی. ئەمە ئەو دوعایە کە زۆرێک لە ئێمە ئەگەر بۆ جارێکیش بێ گوێمان لێ بووە کە نازانین لە چیەوە هاتووە و یا بۆچی وامان پێدەوترێت. ئەمە چیرۆکێکی لە پشتەوەیە و دەڵێن پاشایەک هەبووە داوای کردو بزانرێت تونی بابا چەند دەرکە، لە بەرامبەریشدا هەرکەس زانی کچەکەی خۆی پێشکەش دەکات. دەوترێت چەندین گەنچون و نەگەڕانەوە، جا لەبەر ئەفسانەی ئەو دێو بۆ تایەتی یان لەبەر زۆری ڕێگاکان نازاندرێت. هەتا کۆتاجار ڕۆژێک کوڕ و باوکێک پێکەوە دێنە ئەم شوێنە و شەویان بەسەردادێت. بە ئاراستەی پێچەوانە لە یەک ئەخەون و دێوەکە کاتێک دێتە سەریان دەڵێت تونی بابا 909 دەرە، هێشتا نەمدیوە ئادەم بە دووسەرە. بەم شێوەیە زانراوە کە تونەکە چەند دەرە. دوعاکەش بەواتای ونبوون و تیاچوونی ئەو کەسە دێت. تونی بابا ناوەکەی لە بابە نەسیمی عەیارەوە هاتووە. بەپێی گەڕانەوەکان لە سەردەمی ئەسکەندەری مەقدۆنیا بابە نەسیمی عەیار دەسەڵاتی بەفراوانی بەسەر ناوچەیەدا هەبووە. ئەم تونەش کاڵکەوتێکی سروشتیە و کەوتۆتە سەر قەڵەمڕەوی فەرمانڕەوایەتی سنووری دەسەڵاتی بابە نەسیمی عەیارەوە. بە چەند ڕێگایەک دەتوانین بچینە سەر تونی بابا. کاتێکیش دەچینە ناو تونی بابا لە چەند تونێک پێک هاتووە. لە هەر تونێکیشدا چەند گەروێک هەیە. دیسان لە ناو گەروەکانیشدا گەروی تر دەبێتەوە. لەبەر ئەم هۆیە زۆر ئاستەمە بەبێ کەسی شارەزا بتوانی سەردانی ئێرە بکەیت. کۆمەڵێک گەروی لێ دەبێتەوە. کاتێک لە یەکێک لە هەر لە ئەم گەروانەوە ئەڕۆیتە ژوورەوە کۆمەڵێک گەروی تری لێ دەبێتەوە. هەرێک لەو گەروانی تریش کۆمەڵێک گەروی تری لێ دەبێتەوە. واتە بەردەوامی ئەم گەروانە بە بەردەوامی گەروەکان زیاتر ئەبن، ژمارەیان زیاتر ئەبێت بۆیە کاتێک کە کەسێک ئەڕواتە ئەم جێگەیان وەکو سەرکێشی ئەسەم توانێت بە سەلامەتی بگەڕێتەوە. بەداخەوە لە ساڵی 90ەکانە ئەوەی لێ ئاگادارین ئەو باوکو کوڕێک بۆ ڕۆژکار هاتنە ئەم جێگایە بە سەلامەتی نێتوانین بگەڕێنەوە. لەسەر لە ساڵەکانە کۆمەڵێک دۆست و برادەر هەر هاتبوون بەمان شێوەیە کەشێکی خۆش لێرە وەربگرن بارانباری بەسەریانە لیان لە ناوچوو. لە کاتی بارانبارینیشدا بەهۆی ئەو لێشاوە ئاوەی کە لە تونەکە دێت دەرەوە جەستەی جەرێک لە جارەکان جەستەی دوو کەسی بە مردووی بەداخەوە کە لە ناوچوو بوون هێنایە دەرەوە. جاتیشان بە هەمان شێوە هەر باران جەستەی دانێکی لەوانە هێنایە دەرەوە. واتە سەردانیکردنی ئێرە ناتوانانی لە وەرزانەدا سەردانی ئێرە بکەی کە باران دەبارێت، چکە باران بارین بەسەر ئەم تونەدا ئەستەمە توانی بە سەلامەتی بگەڕێیتەوە. هەندێک ڕێگای سەرتونەکان ئەوەندە تەسک و دژوارە بە ئاستەم کەسێکی لێ دەردەچێت. پێویستە لەم جۆرە شوێنانە بە بێدەنگی ڕێ بکەیت، ئەگەرنا مەترسی لەسەر ژیانی ئەو کەسە یاخود گەشتیارەکان دروست ئەکات بەهۆی داڕمانەوە. تونی بابا دەکەوێتە باشووری قەزای دەربەندی خان. لە ئێستاە بۆتە شوێنێکی گەشتیاری، هەرکەسە و بە هۆکارێک سەردانی دەکات، بەڵام پەراوێز خراوە و ڕێبەری و هێمایەکی تیانە. هەندێک لە تونەکان وشکانیە و هەندێک لە تونەکانیش هەتا ئەمڕۆ ئاویان لێیەتە خوارەوە. هەرچەنە کنە و پشکنینی زانستی بۆ نەکراوە بۆ ئەم شوێنە، بەڵام دەوترێت لە ڕابردوودا ڕووبارێک ئەم نیشتیمانە پێچاوپێچەی دروست کردووە. لەم گەشتەی ئەم ڕۆژماندا بە تەمەنترین گەشتیار بەجلی کوردیەوە هاتبوو کە لە بەرهیلاکی نەیتوانی قسەمان بۆ بکات. جۆرێک لە جۆرەکان دەرونیان خەڵک زۆرمانەوە بەهۆی بوونی کۆرۆنا و بوونی ئەو بارودۆخە سیاسی و ئابووری کە لە هەرێم هەیە. بەڵام مەبەستی سەرەکی من لە ئێستادا بریتی بوو لەوەی کە کۆمەڵێک باگراوند و چیرۆکەیە لە پشتی ئاوی ئامن و تونی بابا کە بە هەرێک یەگەڵەی کۆمەڵک پرسی لا دروستەبێت تا چەند ئەمە بوونی هەیە و ئەمە لە چیەوە هاتووە بۆ ئەمە وتراوە. ئەوەی کە وتراوم لێسەوم بۆ دەرکەوکە سەرەتای هەیە و کۆتایی نییە و کۆمەڵک چیرۆک و ئەفسانە کە لە باڵێن مێژوودا بوونی هەیە ئەکرێ ئەمڕۆ بەشێک لەو چیرۆکانە ئێمە ئەمڕۆ بە چای خۆمان ببینین. بوونی ئەو گەر و تاافغانی کە لێرەدا هەیە، بوونی ئەو ڕێڕەوانی کە لێرەدا هەیە لە تونی بابا هەر وەکتم سەرەتا هەیە و کۆتایی نییە. هەموو ئەو چیرۆک و ئەفسانانت بۆ دەرەخاکە لە پێشتر لاوتراون بەشێک لەو حقیقەتی کە خۆشە، یعنی ئینسان بیزانێت لە مێژووی خۆی بریتە لەو شوێنە گەشتیارانەی هەر یەکەمان پێویستە بیبینین و پێویستە بیزانین. دیارە من پێم خۆشە گەنجەکانمان هەموو کاتە بەتاڵانەی کە هەیەن و بەسەری دەبن ببینینی بە شکلم شوێنانە بەسەری بن، چونکە بەڕاستی چیرۆکە ئەفسانەیەکانەوە و شوێنانش کە هەیە بە جۆرێک لە جۆرەکان بە واقعی خۆمانێ بین. تونی بابا کە ئەیبینی شوێنێکی زۆر ناوازێ، بەڵام بەداخەوە تا ئێستا وەک پێویست خزمەت نەکراوە و خزمەتی کە هەیە یا باڵنەوە جوانی کە هەیە جوانیەکی سروشتیە
بۆیە تەمەناکەم هەرێمی کوردستان کە حکوومەت هەرێمی کوردستان بتوانێت بە مەبەستی پەیداکردنی زیاتری دارایی خۆی خزمەتێکم ناوچێ بکات چکە گەشتارێک ڕووی تێئەکا بەڵام بەڕاستی ماندووە بێسێ مەمڕۆ زۆر مانوو بووین بەڵام لە دوجارە کە ئەگەیت بە ئەو مەبەستی کە هەتە بەشێک لە مانویەکەت ئاڕاوێتەوە. عشق دراكان